تماشاوان هجاه گهدارین بریس افدم هوا باش هیویا دمه که پر خوش و پر بختور به هوت خازم افجاره جی زنجیره کا دیتر دال برنامه به کردی دیدگل هوین بریس دابین سبارت سیرانگه دیارین خدایینه پارستنا جینگه چوا ارکه نتویی و نشتیمانیه هر وسا ارکه آینیه جی اگر تماشایی همی آینان بکی بجداهی رنگ دق یان برگه یان وکو آماجه کرن اتناوا آینان دا هات بحث کرن تماشای فرمودین پیغمبری بکن صلوات خودی سر بن و قرآن پیروز جی بکن دبینین جهو پیگه که تایبت هیا کو بحث لپارستنا جینگه کریه ام جی وکو ملت کرد وکو بشک لدابو نریتو کلتوری ما ام درچین بو سیرانه و درد کوین ناوا جوانیا بهاره دا لورا ام ناوا برنامه بکردی دا افجاره ما بازانی کو بحث لأوی توری بکین و بزانین ام چوا در حق و نعمت خدایی هین که دگل مکریه جینگه که جوانو پاکو خاوین مهیا دگل زور برس ما مست عبدالرحمن صدیق چند توران دی ورشین ما مست برس بخیر بی ما مست جا اگر دست که ام بحث هر تشتکی بکین گرینگه پیناسه که ورد بزانین او جا بزانین بابته که چوایو دی چوا رفتار دیگل کن بله بناوی خوای بخشنده مهربان دیارە زاراوەکان لە بابەتێک و بۆ بابەتێکی تر دەگۆڕێن تۆ کە دەڵێی ناونیشانێکی دەڵێن مەسەلەن سەیرانگاکان دیاری خوددان بۆچی وا دەڵێن لەبەر ئەوە وا دەڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر هەموو سپێدەیەک هەموو بەیانەیەک کە لە خەوڕابۆ و لە خەو هەستاوە چ دەڵێ دەفەرموێ ئەصبەحنا وأصبح الملك لله کە ئێوارەی لێ دێ دەڵێ ئەمسەینا وأمسى الملك لله بكردي أم دعائي بيغمبر درودي خوي لسر بير ما نخاتو كإنسان مروف لبياني زو لسبيده زو كهل دستي يكم دعائي كديكا دلي بم سبيده وبم بيانيه إما كرابوين وكهستاين لهمان كاتجدا وأصبح الملك لله أم بون ورا هرهموي ملكي خداي بيانيان بيري خوي دخاتو وبيري وكو مروف بإماش دلي إيواج وابلن ام بوونەوەرە بە هەموو پێکاتەکانیەوە مڵکی خوددایە واتە ئەبانەتە بەردەستێمە ئەگەر لێ کەواتە لێرەوە ئەگەر تاکی کورد باسی کورد دەکەین ئەگەر تاکی کورد یعنی خۆی بە باوەڕدارێکی ڕاستەقینە بزانێ هیچ کاتێک ژینگە پیس ناکە هیچ کاتێک سەیرانگا پیس ناکە چونکە دەزانێ ئەم بەیانیە وتوێتی ئەصبەحنا وأصبح الملك لله ئەمە مڵکی خوددایە ئێوارەش هەروە دەڵێ کەواتە لێرەوە زۆر گرنگە ئێمە کە دەچین بۆ سەیرانگا بۆچی باسی هاوینە هەوار وشەیەکی جایە سەیرانگاش وشەیەکی جایە سەیرانگا یعنی شوێنی سەیران سەیران کە بە کوردی دەڵێن فەرقی چییە لەگەڵ گەشت و جیاوازی چییە لەگەڵ گەشت کە دەڵێن گەشت و گوزار سەیران بریتیە لە چوونە دەر بەیانی دەچی بەو مەرجەی شەو نەمێنیتەوە ئێوارە دەگەڕیتەوە مە پێی دەڵێن سەیران بە کوردی عەرەب بەمە دەڵێن نوزها ئینگلیز پێی دەڵێ پیکنیک لە بابەتەکەی تردا گەشت و گوزار و گەشت ئەوەی کە گەشتە دەچی بۆ شوێنێک 24 سەعات شەو لەوێ دەمێنیتەوە وەکو زۆربەی شوێنەکان بەتایبەت دەست شوێنی دەرێ هەر ئەوەشە کە عەرەب پێی دەڵێ سیاحە ئینگلیز پێی دەڵێ تۆریزم کەواتە ئێمە سەیرانمان هەیە ئەم سەیرانە زۆربەی وڵاتان دەیکەن بەس بەڕاستی ئەگە بگەڕینەوە بۆ سەدان ساڵ لەمەوبەر بۆمان دەردەکەوێ مێژوو پێمان دەڵێ لە سەردەمی ئەیوبیەکاندا کە پێشی 800 ساڵ لەمەوبەر ئەمە بابەتێک بووە کە دەڵێ سەیران ئەسساڵحیە یعنی ساڵحیە ناوچەیەک بووە لە شام و ئەم سەیرانەی تێدا کراوە و لە هەمان کاتیشدا سەردەمەکە سەردەمی ئەیوبیەکان بووە کەواتە کورد دەستی هەبووە لەوەی کە خەڵکی دەوروبەر و ناوچەکە فێرکە بەنەتەوەکانی دیکەشەوە بچنە دەر و ئێوارەش بگەڕێنەوە جارێکی تر لە کتێبێکی تر هەیە لە ساڵی 1750 هاتوۆتە نووسین و باسکردن بە ناوی ئەسسەیران هی بدێریە ئەوی جارێکی تر باز دەکات دەڵێ ئەم بابەتە لە سەردەمی ئەیوبیەکانە جوانتر و چاکتر ڕێکخرا کە خەڵک دەچۆ دەر و دەرەوەی دەبینی و دەهاتەوە کەواتە مادەم ئەمە کەلتورێکی جیهانیە مرۆییە بەڵام لە هەمان کاتدا بۆ ئێمە وەکو کورد تایبەتمەندیەکی دیتر گەلێک باشە مامۆستا گەرم بەسا سەیران و دەرکەفتنان بکەین بەهارێدا ڕەنگە هەندێک زیان و زەرەرجی هەبن ئەری جەنابێتە چ تشتێکت بینیت و زیان و زەرەرەت وان ڕۆژانەدا دەبیت ئەم خولێ پارێزی ڕاستە ئەگە باسی سووریە بکەین ئەوەی ئەکتوانی بڵێ مرۆڤ لە نێو چواردیوارە دەچێتە دەر بێگومان چاوی مافێکی هەیە لەسەری کە ئەم چاوە دەرێ دەبینێ و دیمەنێکی جوان دەبینێ ئەمە دەبێتە مای ئەوەی کە
وەکو بڵێ مرۆڤ سوودێک ببینێ بۆ ئارامی خۆی ڕەنگە ئەو شوێنە هیچ زانیاریەکی لەسەر نەبێ بەهۆی ئەوە دەزانێت شوێنێک لە وڵاتەکەی خۆی و لە هەرێمەکەی خۆیدا هەیە ئیدی زانیاری لەسەر کۆ دەکاتەوە ڕەنگە هەندێک شتی تێدا ببینێ بتوانێت لە داهاتوودا باشتری بکە و چاکتری بکات چونکە پێشتر نەیدەزانی ڕەنگە خەڵک کە پێکەوە دەچنە دەربرادەر بن دراوسێ بن جیران بن ببنەمایی پەیوەندی کۆمەڵایەتی و یەکترناسین بۆ نمونە لە هەمان کاتدا ڕەنگە هەموو ئەو بابەتانە بێتە تۆمارکردن و دوای ڕەنگە کتێب و نووسینی لەسەر بکە بەڵام وەکوت زیانیشی هەیە ینی زیانەکانی سەیرانگا ئەگەر هەروە خەڵک بەم شێوازەی ئێستا بڕواتە دەر ئەوەیە پاشەڕۆیەکی یەکجار زۆر و پاشماوە و خاشاک و گلێشێکی یەکجار زۆر لە دوای خۆی بەجێ دێڵێ کە ئەگەر بزانێ ئەمە مڵکی خوددا بێگومان نابێ کاری وا بکە مسلمان نابێ وا بکە لە هەمان کاتدا ئەم هەموو نایلۆنە ئەم هەموو سفرەی سەفەریە ئەم هەموو مراک و کەوچکی سەفەریە ئەم هەموو قابە ئەمانە هەر هەمووی بەڕاستی زیانێکی یەکجار گەورەیە ئێمە وەکو کورد کە خۆمان دەزانین ئێمە شارستانین ئێمە دەتوانین بە جوانتری شێوە ژیان بەڕێوە بین ینی وڵاتێکی وەکو بەنگلادیش پلاستیکی قەدەغە کردووە من داوام وایە لە وەزارەتی بازرگانی بە شێوازێکی سەرەکی یان ڕیسایکلی بکەینەوە هەمووی کۆکەینەوە یان کە ناتوانین ئەبێ قەدەغەیکەین باوەکو جاران مەبەستە قەدەغەکردن کە داخلی کوردستانی ببن بەڵێ ئێمە چی دەکەین لەو حاڵەتەکە دەچین وەکو ئەوەی کە من تەمەنم هەبووە لە 10 ساڵیە و لە ساڵەکانی هەفتا ئێمە کە دەچوینە سەیران هەموو سفرەیەکی سەرەکی ماڵەکەی خۆمانمانە برد قابەکانمان قابی فافۆن بوو کەوچکمان فافۆن بوو یا شوشە بوو پەرداخەکانمان شوشە بوو هەر هەموویمان لەگەڵ خۆمانی خۆمانە دەمان هێنایەوە هیچ شتێکمان لە دوای خۆمان بەجێ نایشت کەواتە دەبێت سەیرانی بە خود ئینسانیش ڕەنگە تەندروستی تر بیت بەڵێ سەیرانی کوردی دەبێ وابێ سەیرانی کوردەواری دەبێ ئەوها بێ ئاگرکردنەوە ئێمە چێشتمان لێ ئەنا سەردەمی زوو ئەو چێشتە بەس گەرمکردنەوەی دەویست تەباخێکی بچووکی خەڵک لا خۆیان بە ئەم هەموو ئاگرە تۆ تەماشاکەی لە ڕۆژی هەینیە ملیۆنێ کەس دەچێ هەر ماڵێک 5 کەس بێت تۆ 200,000 ماڵت هەیە 200,000 ئاگر ئەو هەموو ژینگەیە دەسووتێ ئەوە پاش ماوەی ئەگەر دۆری حشکیش بسووتێنن مەوەستا هەر زەرەرە زەرەر بۆ ئەو تو ئەگەر لێ کە دارێک کە لەوێ چۆن دەڵێ ئاگرێک دەکەیتەوە چەند هزار زیندەوەر لە ژێریا دەسووتێ ماڵی خەڵکی ترە ماڵی زیندەوەری ترە ینی ئەم ئاگرە لەبەرەوە کەلتوری عەرەبی کاتێک کە دەچن ئاگر دەکەنەوە لە سەحرا ئینی ئانەست و نارا ئەو سەحرایم گرفتی نییە بۆ ئاگرکردنەوە بەس ژینگەی ئێمە بایۆدایڤەرسیتیە ژینگەی ئێمە یعنی چی تێدایە زیندەوەری تێدایە ئاژەڵی تێدایە ئەو ژێرزەویە کۆمەڵێک زیندەوەری دیکەی تایە کە هاوسەنگیمان بۆ دەپارێزن ئێمە دەیان سووتێنین ئەگە 200,000 ئاگر لە شوێنێکە بکرێتەوە گرفتێکە ئیسراف ئەم هەموو زیادە ڕۆیە ئێمە کە موسڵمانین گوناهبارین لە ڕووی ژینگەیەوە مادام تۆ بڕوات هەیە بە پێغەمبەر کە محەممەد پێغەمبەرە درودی خوای لەسەر مادام فەرمووی تەعام الواحدی یەکفی الإثنین باشە بۆ بەشی 4 کەس و 5 کەسەکەیت و دوای لەوێ فڕێدیت و ئەیەنیتەوە ئەگەر گوناه هەبێ خەڵک بەس گوناهوا دەزانی ئەوەیە گوناهی ژینگەی هەیە ئەمانە هەموو لەسەر ئەو مرۆڤە دەنووسرێ ئەم شوێنە کە خەڵک هەر دەردەچێ هیچ ویلێکی نییە بۆ ئاو دەستێک بۆ سەر ئاوێک ئەمە چ دەبێ ئەم هەموو خەڵکە ئەم ژینگەیە جارێکی تر دێتە پیسکردن ئەم ژاوەژاوەی کە خوددا پێمان دەڵێ لا تەرفەعوا ئەسواتەکم باش ئەم هەموو دەنگە ئەم هەموو گۆرانی ئەم هەموو چی پێ دەڵێ ڕیکۆردەر و ئەمە مرۆڤ بە چ نەوعێک دێتەوە هەموو مرۆڤەکان دێنەوە بە ماندووبوون دێنەوە جارێکی تر ئەم کاتێک کە ئەمان دەردەچن ئەو ئەرزە بەشی زۆری گەنم و جۆی خەڵکە چاوەڕێکین مانگی 5 و 6 بیدورینەوە ئێ باش ئەمە بەشی زۆری خەڵک نازانێت دێچێتە نێو ئەو گەنم و جۆیە کە ئەوە سامانی نیشتیمانی و ئاسایشی خۆراکمانە ئێوە هەموو دێتە زیان پێگەیاندن ئەجا لەو لاشەوە گرفتی تر ڕوەدا هەر خەڵکە و بەبی ئەوەی مەلە بزانێ خۆی خاتە ناو ئاوە و خەڵک دەمرێ و خەڵک دەخنچێوەتر ئەمانە هەموو پێشەکێژی ئاماژە پێدەما مستاکە گەر تەماشای هەموو ئاینا بکەین بەحسابێت چەندی کریەک و پاراستنا ژینگێ تایبەتی قورآنا پیرۆز و فەرمودن پێغەمبەری سەڵاف سەر بن ئەرێ مامۆستا ڕێنمایین ئاینی چنە بۆ پاراستنا ژینگەیە چونکە ئەم گەلێکی موسڵمانین ڕاستە ئەگە بڵێ هەندێک جار کورد کە دەڵێ سەیران بەڵێ ینی زانای کورد لە قورآنەوە وەری گرتبێ ڕەنگە وابێ خوددا دەفەرمێ قول سیروا في الأرض ئەو سەیرە ئەو سیروە بڕۆن لە ئەرزدا و بڕۆن مانای وایە ئێمە نیەتمان پێویستە یعنی ئینەمە الأعمال بالنیات کەواتە من وەختێ لە ماڵ دەردەچم و دەچمە سەیرانگا دەبێ نیەتێکم هەبێ ئەمە چییە ئەمە ڕاکردنەوە لە نێو ماڵ ئەوەی کە لە نێو ماڵەکەی خۆمان نامێوە شت فڕێدەم و شت پیسکەم بچمە دەرێ ئینتیقام و تۆڵە بکەمەوە لە سروشت ئەمانە نیەتێکی یەکجار خراپە خەڵک دەڵێ با بچین کات بکوژین ئەو نیەتێکی خراپە
کورە با بچین لەو دەشت و دەرە هەرچیمان بێ ئەیکەین ئەو نیەتێکی خراپە تۆ تا دیتەوە لە گوناهدا دەژی لەبەرەوە ئەبێ نیەتێکی باشمان هەبێ اینجا وەکو خوددا دەفەرمێ ئەم هەموو ڕز و باخە هەیە لە قورئاندا وەک خوددا دەفەرمێ کولوا من ثەمەریه بخۆن لە بەرەکەی بەڵام هەندێک جار پێمان دەڵێ انظروا إلى ثمره مرۆڤ کائینێک نییە مرۆڤ هەبوویەک نییە هەر بخوا مرۆڤ ئاژەڵ نییە دوور لە ڕووی بینەران خوددا دەزانێ مرۆڤ کولوا من ثەمەریه بەس انظروا إلى ثەمەریه تۆزێ ڕامان بکەن سێرکەن بزانەمە چۆنە بۆچی وایە لەبەرەوە کە دەچی ئەمە ناڵێ نیعمەتی خوددایە دەی حەز بکە ئەم نیعمەتە بمێنێ ولولا إذ دخلت جنتك كدتيش أمير قسيرة قلت ما شاء الله لا قوة إلا بالله بذكر كين لي أنجا إما باب زاني عارفي إما وكو نالي وقت يشوت السيران دليه وك نهاري بهاري دريجو بايزي كرت أمل قليكو طويل عمل قليكو قصير يعني شو دليه إما وقت كدتشي ندري بهار ڕۆژ درێژە ئەی پاییز زۆر کورتە عکسەکەیەتی دەڵێ ئێمە ئەمەلمان ئەوەندە درێژ و تەویلە درێژە وەکو ڕۆژی بەهارەکە بەڵام لەولاوە عەمەل کردەوەمان ئەوەندە کەم و کورتە وەکو ڕۆژی پاییزەکە کەواتە نالی وەختێ چۆتە دەر لە بەهارە بیری کردوتەوە ئێمە ئەمەلێک و هیوایەکی یەکجار زۆرمان بەم دنیای هەیە درێژ وەکو درێژی بەهار بەڵام عەمەلمان نییە کردەوەی چاکمان نییە ئەگەر هەشمان بێ ئەوەندە کەم و کورتە وەکو پاییز کەواتە دەبێ ئاوا بچینە سەیرە مامۆستا هەموو دەمدا ئەم بزانین ئاینێ پیرۆز چاوە بەحەس لە پێکهاتێن ژینگەی کردی ڕەنگە ئەم هەوەسات ژینگەی بکەین و ژینگە چوونە دەرڤەیەکە و تو هندێک سروشتی بینی بەڵێ ڕەنگە وردەکاریت خۆ هەبن بێت وردەکارێکی ئەوەیە بۆ ئێمە زۆر گرنگە خوددا دەفەرمێ ئەمە وەکو تۆ لە پێشەکێکە گوتت سەیرانگاکان دیاری خوددان خوددا دەفەرمێ فەئەنبەتنا به بەو ئاوە چیمان کرد فەئەنبەتنا به حەدائیق ذات بەهجە ئەم هەموو دیمەنە جوانە و چۆن دەڵێ باخچە و باخەمان بۆ دروستکردن ذاتە بەهجە یعنی ئێوە دڵخۆش دەبن پێی ئێوە دڵخۆش دەبن پێی کەواتە ئەگەر ئەوە نەمێنێ ئێوە دڵتان خۆش نابێ پێی خوددا دەفەرمێ ئەنشأکم من الأرض خوددا ئێمەی لەو خاک و گڵە دروست کردووە واستعمركم فيها إمام قرطبي لتفسيرك أفرمي واستعمركم بمعنى قرآنك يعني شيء يعني خدا دعواتان لئك طلبتان لئك كإعماري بكن أوداني بكن جعل هر طلبك لك سيك وبي فرمانه بلام طلب لخدا به دبي بواجب أمرات واجبك خدائية دبي إما أو شو أنا بباشي رابقرين أبي شاكتري بكين نك بتشين ببيسي وبينه وجاري كتير إما تماشاك أجر أمها مبالغاني همانا لشاركان أجر أو ما نمينة شيكين خدا دفرمي قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين أجر آوا كان تان روبشي أو لشو دينن أبيني استصالي 25 و 26 باران من باش بو أي خلق با صالي 21 و 22 كناو ما نابو صالي وشك صالي أو ما نبو باران ما نبو با خلق أم نعمة بزاني شون بكاري أهني بويا خدا دفرمي وبئر معطلة وقصر مشيد عليه هنديك شون باڵەخانەکانیان بە ئاسمانە دەچێ باڵەخانەیان زۆرە بەس بئر معطلة بیرەکانیان وشک بووە کەواتە مەژیان نییە بەهەشت پێچەوانەی ئەمەیە بەهەشت خوددا دەفەرمێت جەنات تەجری من تحتها الأنهار ويجعل لك قصورا يعني لە بەهەشتا خوددا پێشان ئاوی بۆ داناوی اینجا قەسری بۆ داناوی کەواتە ئێمە زۆر گرنگە لە قورئانەوە فێر بین کە ژینگە پیس نەکەین ئەگەر هەواکەمان پیس کرد ئەم هەموو ئاگرە دەکەینەوە خوددا دەفەرمێ فارتقب يوم تأتي السماء بدخان مبين يغشى الناس هذا عذاب أليم يعني قيامة شيء قيامة أو رجي كقيامة رؤدا يوم تأتي السماء بدخان مبين آسمان هم يدبي بدوكال وشر دوكال وايا ئێمە ئەیکە خۆمان ئەو دووکەڵە دروستکەین ئەی باشە خوددا دەڵێ سزای بێ باوەڕانێک بە خوددا و تاوان بارانێک لە قیامەتدا چییە؟ ئەڵێ وجوه يومئذ عليها غبرة ترهقها قترة أولئك هم الكفرة الفجرة ئەی باشە لێرە غەبەرە و قەتەرە لە قورئان یعنی چی؟ یعنی بێباوەڕان و تاوان باران لە ڕۆژی دوایی وەکو بڵێ سەر دەموچاوێن هەمووی خۆڵی بەسەردا هاتووە و لە هەمان کاتیشدا دووکەڵ ئێ باشە خەڵکی ئێمە ئەستعارەی هەیە و ئەچێتە ئەو دەشت و دەرەوە ئەو دیمەنە دووبارە دەکات و بەسەر ئەڵێ ئەچن بەسەر خۆڵەکە سەبر ناکات و بەسەر خۆڵە ئەڕوا ئەوە غەبەرەکەیە ئەوە غوبارەکەی دروست کرد بەسەر ئەو خەڵکەیە ئەوەش دووکەڵی ئەگزۆزەکەیەتی تێکەڵی کردەوە ئێمە ئەوەی کە خوددا بە سزا دایناوە لە قیامەت بۆ تاوان باران خۆمان بەسەر دەستی خۆ دروستکەین ژیانێت چۆن دەبێت مامۆستای بەڕێز زۆر جار جەنابێتە بەحساوی چەندێک کردێت درێژیەهەیە بەڕامین بە کوردیدا کە دروشم گەلک زورن بەلێ ڕێکار گەلک گرنگن بوان دروشما ئەم چەوە ئەوێ ژینگەها جوان و ناسک یا کوردستانê
وەکو نعمەتت خودایی تەماشا بکەین. باشە ئەگەر کەسێک بەم کەسوکاری خۆمان بڵێ کەسێکە دەچێتە میوانی ئەمە بەکو مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ ئەم زەویە کە خوددا بۆی داناوین ئەمە میوانخانەی خوددایە. باشە تۆ بچی میوانخانەیەک لێرە کە پارە دەدەیت و هەر شتێک بشکێنی قەرەبووی بکەیتەوە ماڵێکی. باشە بڕوانە ئەگەر کەسێک بچێتە ماڵی کەسێک بە میوانی فەرشی بۆ ڕاخستووە هەرچی ئەو خواردنەیە کە دەیخوا هەموو فرێداتە سەر ئەو فەرشە. يعني پێم وایە ئەگەر لێ نەدەن هەر دەرێکن. ئێ باشە خوددا دەفەرموویە لله ملك السماوات والأرض. ئەم سەماوات و ئەرضە ئەمە مڵکی خوددایە. چەند ناشرینە مسلمانی باوەڕدار بە خۆی دەڵێ باوەڕدار ئەو هەموو شتە فرێدەدا لە مڵکی خوددا و لە ماڵی خوددا. خۆ کە دەڵێن ماڵی خوددا خەڵکی ئێمە بە هەڵە تێگەشتووە دەڵێن مزگەوت ماڵی خوددایە دەڵێن کەعبە ماڵی خوددایە ئەی ئەم هەموو بوونەوەرە ماڵی چێ ئەمە هەمووی ماڵی خوددایە لله الأرض مسجدا وطهورا. باشە کەواتە والله الذي جعل لكم الأرض فراشا خدا دەفەرمێ ئەوە الله ئەوە خوددایە کە ئەم زەویەی بۆ ڕاخستون وەکو ڕاخەر و وەکو فەرش. ئێ باشە و خەڵکە لەسەر فەرشی خوددا شت فرێدەدا بڕواب کە تاوانێکی یەکجار گەورەیە خەڵک بەخۆی نازانێ خەڵک وازانێ هاتوۆتەوە گوناهی نەکردووە گوناهی زۆر گەورەی کردووە. ئەم پێغەمبەرە درودی خوای لەسەر دەڵێ فەرقی من لەگەڵ پێغەمبەرانی دیجی ئەڵێ پێغەمبەرانی دی دەبوایە خەڵکەکانیان لە معبەد و لە پەرستگا عیبادەتی خوا بکەن وەکو وتت دەڵێ من جیاوازیەکەم ئەوەیە خوددا وجعلت لي الأرض مسجدا وطهورا خوددا ئەم ئەرزەی بۆ من کردووە بە پەرستگا لە هەر شوێنێکە مسلمانێک ئەیەوێ نوێش بکە لەم ئەرزە نوێش ینی چاوام سەردەریت گەل مزگەفتێت کەین ئەدەب و جوانی وەسە دەبیت گەل عەردی دیش مزگەوتە گەورەکەیە مزگەوتە بچووکەکەوەی لای ماڵی خۆتە بەڵامەوە مزگەوتە گەورەکەیە بە خۆڵەکەی تەیەموم دەکەی ئەگەر ئاوت دەست نەکەوت لە سەریشی نوێژ دەکەی ئێ تۆ چۆن ئەم ئەرزە پیس دەکەی. ئێ باشە ئێمە پێغەمبەر فەرمووی الئیمان بضع وسبعون شعبة ئیمان کە هەفتا و ئەوەندە شوعبەیە بەرزترینی لا إله إلا الله کەمترین ئیمان چیە فەرمووی ئیماتة الأذى عن الطريق کەمترین ئیمان ئەوەیە شت لە ڕێگا هەڵگری و نەیهێڵی خەڵک عەزیەتی بێ. ئەی ئەگەر شت فرێدەی چۆنە ڕاست ئەوە هەر زۆر مامۆستای بەڕێز دەستپێکی جەنابێت ئامۆژەتدا پێناسەیەکە گشتیە ژینگە هەیە بەڵێ ئەگەر ئەم تەماشای ئەدەبیاتێن ئاینی بکەین ئەرێ ئاین چاوە بەحسا ژینگە هێت کەتەن وەکو پێناسە دەفەرمێ وأنبتنا فيها من كل شيء موزون. یعنی ئێمە خوددا ئەم بوونەوەری هەموو شتێکی بە تەوازن دروست کردووە. ئێمە وەختێ دووکەڵی زیادی لێ تێ ئەەکەین و ئێمە وەختێ ئاگر دەکەینەوە ئێمە وەختێ شت فرێدەین هەم چیمان کرد ئێمە ئەو تەوازونەمان تێکدا. کەواتە خەڵک زۆر دەڵێ فلانە بەرپرس گەندەڵە و لە بواری دارایی فلانە کەس لە بواری سیاسی گەندەڵە خەڵکی ئێمەش گەندەڵە لە بواری ژینگە بۆ چونکە خوددا دەفەرمێ ظهر الفساد کەواتە گەندەڵی سیاسی هەیە گەندەڵی بیر و هزر هەیە گەندەڵی ئابووری هەیە گەندەڵی ژینگەی هەیە گەندەڵی سەربازی هەیە هەمووی ڕاستە بەڵام خەڵک ئەبێ بزانێ وەختێت بەیانی دەچێت ئێوارە دەگەرە بزانە گەندەڵی کردووە. خوددا دەفەرمێ ظهر الفساد في البر والبحر ئەو هەموو پاش و ڕێ فرێدێتە سەر ئەو ئەرزە بەر فرێدێتە نێو ئاوەکانەوە بما كسبت أيدي الناس ئەوە بەدەستی خەڵک. جارێکی تر خوددا دەفەرمێ ئەم خەڵکە کە دەچێتە دەر وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها لسر أو أرز جورك لا قندلي أكا فسادك چيا ويهلك الحرث والنسل أبيت ما يتيقداني أوهمو سوزاي والله لا يحب الفساد لبرا وخلقي أما دبي بزاني كدت شيتو دقرتو دلي هيج جناهكم نكردو أقاي لخوينيا همو أمكار خراباني كردبي جورك لا قندلي جنجي أنجام ده رنگ ما مستا ويقف كي بيناري مي بريس وفكري بكت بيشتن أري ما مستا تا في رنگي بحثا جنجي كرو سرداري كرن قل جنجي أري أم تشبكين حتى سيرانك تندرستو یا گونجایی بکەین بێ زەڕێ بگەین لە ژینگێ بگەڕێنەوە بۆ کەلتوری کوردەواری سەیرانی کوردەواری پاک و خاوێن بووە چونکە خۆی لە خۆیدا کە دەڵێ نوزهە بەو شەعرێبەکەی یعنی وتمان سەیران بەومانەیە وەختێک کە دەبینی دەڵێ خۆت پاک ڕابگرە لە شتی پیس ئەڵێن تەنەزوه وانە نەزاهە دەستەی نەزاهە یعنیی دەستپاکی کەواتە وشەی نوزهە و نەزاهە دەبێت سەیران پاک و خاوێنی تێدا بێت دەبێت بیکەین بە کەلتوری کوردەواری کۆن کەلتوری کوردەواری کۆن بە شتومەکی خۆمان دەڕۆین بە شتومەکی خۆشمان دێینەوە دەیپارێزین اینجا پێغەمبەر فەرمووی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته خەڵکی ئێمە کە دەچێت وێڕای ئەوەی خۆی خراپە لە باشوور و ناوەڕاستی عێراقیشەوە خەڵک فێربوون دێن بۆ ئێرە کاتێک کە دێن بۆ ئێرە خەڵکی ئێمە خۆی بە خاوەنی ئەو خاکە نازانێ پێیان ناڵێ کاکە گیان ئەو شتانە فڕێمەدەن چونکە ئەوان فێربوونە لە باشوور و ئەو بیابانە هەرچی فڕێبدا فڕێدا بەس کاکە ئێرە جیاوازە
ئێرە چۆن دەڵێ ئەو هەموو ڕوبەری سەوزاییە ئەم هەموو ئاوە پاکە ئەم هەموو خاوێنە ئەوان کاتێک کە کارێکی واکەن دەبێ ئەمە ئاگدار بین خدا دوورگەیەکی جوانی پێداوین خدا ئەم هەموو بایۆدایڤرسیتی و زیندەوەری پێداوین ئەبێ ئێمە بڵێن پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمووی کولکم ڕاعین ئەمە هەر تەنیا ئیشی حکومت نییە بەشێکی ئیشی حکوومەتە بەشێکی ئیشی منە کاکە من لەو گەشتە بم کابرایەکی باشوور و ناوەڕاست دەبینم جۆ درێژێکی ئێمە دەگرێت و عەزیەتی دەدا و بە شێوازێک ئەمە چێ لەسەر ئەم ئاژەڵە بێتە جواب ئەم ئاژەڵە ئەبێ ئەو بێزمانە دەبێت ئێمە لەسەری بینە جواب و ئاگامە لێبێ اینجا ئەم هەموو خەڵکی ئێمە کە خاکەکەی خۆی بەکرێ دەدا بە کۆمپانیای گەشتیاری ناوەڕاست و باشووری عێراق بێدەنگ بووە کاکە بۆ بێدەنگی لە بەرامبەری بڕێک پارەدا بێدەنگە لەوەی پارەت وەرگرتووە قەیناکە بەڵام لە ئەمان کاتدا دەبێت پێی بڵێ مەرج هیچ وڵاتێک نییە گەشتیاری ئاوای بۆ بێ لێ بێدەنگ بێ بڵێ کاکە مادام پارەت داوە ئەوانش فێر بوون دەڵێ پارەمان داوە چ دەکرێت لێکین کاکەوانە ما دخولەکەمە مامۆستای بەڕێز ئەم دوماهی کە بەحساوی چەند بکەین کە ئەرکێ دەسەڵاتی و حکوومەتی چ تشتە و هەمان دەمدا ئەرکێ هەفڵاتی چ تشتە ڕێزدار سەرۆکی حکوومەت ئەم کاری بە هەند هەڵگرتووە تۆ ئەگەر لەبیرت بێ لە 29 2025 ڕێزدار سەرۆکی حکوومەت پارکی سەرهەڵدانی کردەوە لەوێدا فەرمووی کە ئێمە ژینگەیەکی پاک و خاوێنمان هەیە ئێمە بە ئەرکی خۆمان هەستاوین کە ئەم پارک و ئەم شوێنە گەشتیارێنتان بۆ دەکەینەوە بەڵام داوامان لە هاوڵاتی هەیە یەکەم هۆشیار بێ بۆ ئەوەی پیسی نەکەن دوو داوام لە دام و دەستگاکانی حکوومەتەوتی کە سزا بدەن دەستکەن بە سزادانی ئەو کەسانی کە ئەمە بچووکە هەندێک هۆشیارە وەکو هاوڵاتیەکی باش هەندێک کەسی شەیە هۆشیار نین دیوانی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان وتارەکە و وتەکان و ڕێنمایەکانی ڕێزدار سەرۆکی حکوومەتی کرد بە نووسراوێک لە 13 دەی 2025 نردی بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دەڵێ ڕێنمایی و داواکای حکوومەتی هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێم جێبەجێ بکەن کە دەستکەن بە دانانی ڕێنمایی پێویست لە ڕووی هۆشیاری بکەن لە ڕووی سزاش دەستکەن بە سزادان چونکە ئێمە لە ڕاستیدا ئەگە تەماشاکەین ئەم دوانەیە مرۆڤ چۆن دەڵێ لە شعری کوردیدا دەڵێن مەل بە باڵێ نافڕێ کەواتە ئینسانیش بۆ پاراستنی ژینگە دوو باڵی هەیە باڵی هۆشیاری و باڵی یاسا یاسای ژمارەشتی ساڵی 2008 ڕێنمایە بەرکارەکان زۆر گرنگە ئەمە داواکەی سەرۆکی حکوومەت لە ڕێگەی دیوانەوە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان چۆ بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە سەریان پێویستە ئینجا لە کاتی خۆشیدا بینی واقعدا ئەفچتە تێتا جێبەجێکرد ئەوە داواکەی من دەڵم دەبێت جێبەجێ بکرێت کاتی خۆشی بڕیاردراوە 165 کەس ئەوە ژمارەکەی ئەوەندە بوو کە پۆلیسی گەشتیاری بۆ دەستەی گەشت و گوزار بێتە دامەزراندن ئەوە دەبێت زوو دای بمەزرێنین بەڵام پۆلیس هەر بەشی هەموو کوردستان ناکە داوام وایە کە ئێمەی خەڵکی ئەم کوردستانە خاکی خۆمانە ئەم شوێنی خۆمانە کەواتە زۆر گرنگە خۆمان لە بەرچاوی خەڵک هەر لەبەر ئەوەی کە بیسەلمێنین مسلمانین ئەبێ پاک بین اینجا لە هەمان کاتیشدا خەڵکی تر دێتە ئێرە نابێت لێیگەڕین لە ئەرزی ئێمەدا ژینگەکەمان پیسکەن چونکە گەشتیاری ڕاستە پارەت بۆ دێنێ بەڵام ئەو پارێ بەشی ئەوە ناکە ئەو ژینگەی پێپاکێتەوە جارێکی تر دەستەکانت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس بوو جانابێتە و پێشکەشکردنەوەن هەموو پەیوەند پڕبها بەڵێ بینەرین هێژا ئەم ڤی ئاوای دەینە دومایە vê زنجیرەی البەرنامەی بە کوردی هیڤیامە ئەوە مەشیاویتەن خزمەتێکی پێشکەشی هەوەین بەڕێز بکەین و ئینشەڵام هەمی ئەتوی ئاستی دابین بکارین ژینگەها خوا جوان و پاک بپارێزین و جوانی ڕابگرین هەر ساخ و سەلامەت بن خدای مەزن بە هەمیان بپارێزیتن